ئەمڕۆ 3 ساڵ بەسەر شەهیدکردنی ژینا ئەمینیدا گوزەر دەکات کە لە 16 ئەیلولی 2022دا لەلایەن پۆلیسی ئەخلاقی ئێرانەوە بە هۆی ئەشکەنجەدانێکی زۆرەوە شەهید کرا کە خەڵکی سەقز بوو لە ڕۆژهەڵاتی کوردستان. ئەم ئەقلیەت و پیاوسالاریە تەنها لە باشووری کوردستاندا خۆی نەبینیوەتەوە، لە هەر شوێنێک بن ژنان گیرۆدەی دەستی ئەم ئەقلیەتن. دەکرێت هەر ژنێک لێرە کە نێژراوە هەمان چیرۆکی ژینا ئەمینی هەبێت. بۆیە سەردانی مەزاری و ئارامگەی ژنانمان کرد لە شاری سلێمانی. لەم ڕۆدا و بە بیرهێنانەوەی ژینا ئەمینیدا ئێمە خوازیار بووین کە ژنانی ئەم گۆڕۆژ لە ژێر ناوی خۆیاندا بەبیر بهێنینەوە. بەڵام ئەو ئەقلیەتەی کە باشووری کوردستاندا ئەم ژنانەی پێکوژراوە بۆتە هۆکاری ئەوەی کە بێناونیشان ببن و لێرەدا بە بێ ناوێک بنێژرێن بۆ باسکردن و تاوتوێکردنی شۆڕشی ژیان ئازادی و کوشتنی ژینا ئەمینی، هەروەها ئەقلیەتی پیاوسالاری لە باشووری کوردستان و ترسی بکوژان لە ناوی ژنان، میوانداری بێریڤان شاهۆ ڕۆژنامەنووس و کەژاڵ عەبدولقادر داکۆکیکار لە مافەکانی ژنانمان کرد، تاوەکو باسێک لە بارودۆخی ژنان لە باشووری کوردستان و درێژەدەری شۆڕشی ژیان ئازادی لە ئێستادا بکەن. بۆ باسکردن لە ئامارەکانی کوشتنی ژنان و لە کوشتنەکانی ژنان و بەردەوامی لە باشووری کوردستاندا هاتوونەتە لای کەژاڵ عەبدولقادر داکۆکیکار لە مافەکانی ژنان. سڵاوت لەبێت کەژاڵ خان. کوشتنەکانی ژنان لە سەرەتای مانگی ئابەوە تاوەکو 8 ئەیلول بەپێی ئامارانە یاخود بەپێی ئەو دەستکەوتانی ئێمە دەستمان کەوتووە 13 ژن بوونەتە قوربانی دەستی ئەقڵێتێکی پیاوسالاری. ئایا زەمینە خۆشکردن بۆ کوشتنەکانی ژنان لە باشووری کوردستاندا بۆچی دەگەڕێتەوە و هۆکارەکانی چیە کەژاڵ خان؟ لە ڕاستیە ئەمە ئامارێکی ناخەژێنە و ئێمە جارێکی تر لە چارەکی سەدەی 21 باز لە کوشتنی ژنان بکەین لەسەر گۆڕی بێناونیشان کە ڕاستە ئەم شوێنە دووبارەیە، بەڵام من لەو بڕوایم ئەمە ئەو برینە کراوەیە قوڵەیە کە ساڕێژ نابێ لە ناوجەرگەی شاری سلێمانی کە بە پایتەختی ڕۆشنبیری ناسێنراوە بەداخەوانێ ئەم گۆڕە بێناونیشانانە هەبێ و ئێمە دیسان باز لە کوشتنی ژنان بکەین. دیارە کوشتنی ژنان هەر لە زووە هەبووە لەبەرەوەی ژنیش وەکو کاڵایەک مامەڵەی پێوە کراوە، لەبەر ئەوەیە کە ژنان کوژراون بە تایبەتی لە کۆمەڵگە دواکەوتۆکان کە عەقڵی پیاوسالاری زۆر باڵادەستە و هەرێمی کوردستانی ئێمەش پێش ڕاپەڕین کوشتن هەبووە، بەڵام بەڕاستی کەم بووە. بەڵام لە دوای ڕاپەڕینەوانێ بەهۆی ئەو سیستمی بەڕێوەبردنەوانێ بەهۆی نوێکردنەوەی ئەو عەقڵە خێڵەکیانەوانێ بەهۆی ئاگانەبوون لە کۆمەڵگا زیای کردو کوشتنەکان و بە تایبەتی لە ساڵی 2018وانێ و 2014 ئەنجاوردەوردە بەرەو 2018 ئامارەکان ساڵ بە ساڵ لە زیادبوو نابوون. هۆکاری ئەمەش باری ئابووریە بە یعنی بە پلەی یەکەم ژنان خاوەنی ئابووری خۆیان نەبوون، یاخود ئەمە کاتێکە تۆ خاوەنی ئابووری خۆت نەبی ئەبی بە کۆیلەی پیاوێک ئیتر تۆ بۆت نییە لە سنووری ئەو پیاوە دەرچی بۆت نییە سەرەتاییترین مافێ هەبێ و سربەستی و هەبێ ئەبێتە هۆی تووڕەکردنی پیاوێکی لەگەڵ ڕێزم بۆ پیاوە ڕۆشنبیرەکان پیاوێکی عەقڵ دواکەوت و چەقبەست و ئەنجا سەیرەکەی دوای ئەوەیش کە کۆرۆناش بوو دیسانەوانێ دەستی کاری ژنان کەمتر بوانێ ئەمانە هەمووی هۆکارن و ئەو سیستمی بەڕێوەبردناوە هێنانی دەستی بێگانە بۆ وڵاتەکەمان عەقڵیەتە کۆنە پارێزەکان هەر هەمویان نوێکرانەوانێ ئەمانە بوون بە هۆکاری کوشتنی ژنان کە بەڕاستی ئەمە یعنی نەنگیە تۆ لەم کاتەیە باز لە کوشتنی ژنان کە من حەزمە کەریسا لە شوێنێ بووینە باسی کتێبێکی کە لەلایەن ژنانەوە دەرەچوو باسی داهێنانێکی ژنانمان کردا. ڕاستە ئێمە ئەوانەمان هەیە خۆ ناڵێن نیمانە، بەڵام ئەم گۆڕە بێناونیشانەشمان هەیە کە چەندێک نزیکی 3000 ژن و لەوانەیە پیا و مناڵیشی تیابێت کە هۆکارەکەی هەمووی لەسەر بابەتی شەرەفە. کەژاڵ خان، ئێمە ئەزانین لە باشووری کوردستاندا کاتێک ژنێک دەکوژرێت ڕاستەخۆ دەبرێتەوە بۆ ژێر ناوی شەرەف، لە ژێر ناوی شەرەفدا کوژرا و کاتێک باسی ئەم ئارامگەیە دەکەین باسی گۆڕی ژنانی بێناونیشان دەکەین، ڕاستەخۆ لای هاوڵاتیان فکرێک ئەقڵێتێک سەر هەڵدەدات کە ئەم ئارامگەیە لە ژێر ناونیشانی شەرەفدا دروست کراوە و کامل ئەم ژنانەی کە لێرە بەدەستی پیاوان یاخود بەدەستی کەسێک لە خێزانەکەیاندا کوژراون گێڕا
هێناوەتەوە بۆ ژێرناوی شەرەف بۆچی لە شارێکدا و لە بەتایبەت لە شاری سلێمانیدا ئەم ئەقلێتە بۆ ئەم گۆڕە بێناونیشانانە هەیە بەداخەوانێ ئەم کۆمەڵەژنەی کە لێرە کوژراون لەوانەیە پیاویشی تیاابێ کە ئەڵێ لە ژێر ینی لەبەر شەرف کوژراون ئایا شەرف چییە بەس پەیوەستە بە ژنەوانێ ئەی کاتێ ئەم ژنە ئەگەر بۆ نمونە ئەگەر دڵارێکی کردبێن نامەیەکی گۆڕی بێتەوە خۆ لەگە ژنێ نەیگۆڕیوەتەوە لەگەڵ پیاە نەیگۆڕیوەتەوە کەواتە بۆ شەرف ئەکەن بە ینی بەدامێنی ژنەوانێ بەداخەوانێ ئەوە ئەگەڕێتەوانێ بۆ دواکەوتویی ئەو کۆمەلگایە بۆ ناهوشیاری ئەو کۆمەلگایە بۆ بیرتەسکی و بەڕێوەبردننی هەرێم لەلایەن کۆمەڵێک کەسانی عقل سالار و پیاو سالارەوانێ ئەوەیە بابەتەکە ئەگینا یعنی شەرف لام وایە لەو بابەتانە نیە شەرف لە ڕازگۆی ئینسانە شەرف لە پێشکەوتنە شەرف لە دروستی و جوانی قسەکردنایە لەبەر ئەوەیە کە کۆمەلگای ئێمە بەرەو دواوە ڕۆی ئەگینا چەنەها ئافرەتی زۆر پێشەنگمان هەیە بۆ نمونە حەبسەخانمانەیە خانزادمانەیە قەدەم خێرمانەیە ئەمانە لەو زەمەنە ئەوە پێشکەوتوو بوون لەوانەیە بڵێن ئەوان بەهۆی خێزانەکانەوە کە باڵادەست بوون بەڵام خێزانی ژە بووە زۆر باڵادەست بوو بەڵام ژنەکان نەبوون بە پێشەنگ ئێمە ژنان چ زمینەیەک یاخود لەسەر چ فکرێک لەسەر چ ئایدایەک هەوڵ بۆ ڕزگارکردنی ژنان لەم بارودۆخە بدەین یاخود ئێمە ژنان چۆن هەوڵ بدەین تاوەکو ئەم ئەقلێتە زەڵ نەبێت بەسەرمانە و بۆ ئازادی هەوڵ بدەین بەڕاستی لەم ساڵ و لە پاری شایعنی وای لێ هاتووە کوشتنەکان ئەو نە زۆر بوون خەڵک ڕناچڵەکێنێ یعنی زۆر جار سیرەکەی خێرا ئەکرێ بەبان شێت و بەمانە بەڵام سیرەکە خەڵک ڕناچڵەکێنێ وەکو ساڵانی پێشوو نیە ئەمە جێگەی نیگەرانێکی زۆرە یعنی ئێمەی ژنان لە پێش هەموو شتێکەوانێ پێویستە ناڕازی بین بەرامبەر ئەم سیستەما چونکە ئەمان بوون بەهۆی ئەوەی کە بەم شێوەیە کوردستان بەرەو دواوە بڕوە کوردستانێک کە خۆی هەر پێشکەوتوو بووە ینی مێژوویەکی جوانی هەبوو بە تایبەتی سلێمانی لانکەی هەموو کەسانی ئازادی خواست بوو لەبەرەوە ئێمە ئەبێ هەوڵ بین بە پلەی یەکەم بۆ ئازادبوونی کۆمەلگا بۆ یەکسانی ژنان لەگەڵ پیاوانە بۆ ڕزگاربوومان لەو بابەتانەی کە عقلی ئێمە بەرەو دواوە ئەبن ئەمەش چۆن ئەبێ ئەمەش بەڕاستی هوشیارکردنەوەی خودی خۆت زۆر گرنگە لە ڕێی ڕاگەیاندنەکانەوە زۆر گرنگە بۆ باسکردن لەسەر شۆڕشی ژنجیان ئازادی و شەهیدکردنی ژینا ئەمینی هاتوومەتە لای بێریڤان شاهۆ ڕۆژنامەنووس تاوەکو باز لە شۆڕشی ژنجیان ئازادیمان بۆ بکات بێریڤان خان سڵاوت لێبێت سڵاو لە ئێوەش زۆر سپاس بەڕێز بێریڤان ئێمە ئەزانین 3 ساڵ بەسەر شەهیدکردنی ژینا ئەمینیدا تێدەپەڕێت یاخود بڵێن 3 ساڵ بەر لە ئێستا لە شەقامەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێراندا دەنگدانەوەی ژنجیان ئازادی شەقامەکانی تەنی بوو ئایا لە ئێستادا کبکردنەوەی ئەم دەنگە و چۆڵبوونی شەقامەکان بۆچی دەگەڕێتەوە ئایا شۆڕش کراوەتەوە لە ڕۆژهەڵاتی کوردستاندا زۆر سپاس دەکەم سپاس بۆ ئەم دەرفەتە کە لە ساڵیاتێکی وەها گرنگدا و مێژوویدا ئێمە قسەی لەسەر ئەەکەین دیارەوەکو بە ڕێزیشتان ئاماژتان پێدا ئەمڕۆ 3 ساڵ تێپەڕ ئەبێ بەسەر ئەم شۆڕشە مێژوویەدا کە بەڕاستی ئەکرێ بڵێن شۆڕشی ژنجیان ئازادی تاکە شۆڕشەکە هەم لە ڕۆژهەڵاتی کوردستان هەم لە ئێران و هاوکار ڕۆژهەڵاتی ناوەڕاستە توانی گۆڕانکاریەکی ڕێشەی لەگەڵ خۆی دابێنێ توانی کاریگەریەکی بڵین زەقی کۆمەڵایەتی هەروەها سیاسی لە بواری شۆڕش لە بواری تێکۆشاندا دروست بکەم دیارە سەرهەڵدانی ئەم شۆڕشە لە ڕاستیدا بڵین ئەکرێ بڵین ڕق و کینی پەن خواردووی دەیان ساڵەی ئەو گەلانێک کە لەسەر جۆگرافیای ئێراندا ژیان دەکەن ئەو نەتەوانە کە لەسەر جۆگرافیای ئێراندا ژیان دەکەن هاوکات ڕۆژهەڵاتی کوردستانیش بە هەمان شێواز کە بەدەیان ساڵە ئەم ڕژێمە هەوڵی داوە بە هەموو شێوازێکی بڵین نامرۆڤانە
سیاستەکانی لەسەر ئەو گەلانە جێبەجێ بکە بۆیە دەزانین کە لە ئەنجامدا لە ڕاستیدا ئەمە بووە هۆکاری هەڵگیرسانی شۆڕشێکە ئەتوانین بڵین دەنگدانەوەی نەتەنیا لەسەر کوردستان نەتەنیا لەسەر ئێران بەڵکو لەسەر ئاستی جیهان هەبوو. جا ئەمەوێت لێرەدا ئاماژە بدەم بەوەی کە لە ڕاستیدا ئەو گۆڕانکاریانە چی بوون کە ئەم شۆڕشە لەگەڵ خۆی داهێنای لەناو بڵێن کۆمەڵگەی هەم ئێران هەم ڕۆژهەڵاتی کوردستانیشدا. یەک لەو گۆڕانکاریە ئەساسیانەی کە بەڕاستی ئەم شۆڕشە لەگەڵ خۆی داهێنای بڵین تێڕوانینی بڵین کۆمەلگا بوو لە بەرامبەر تێکۆشانەکانی ژناندا چونکە دەزانین کە ئەوە لەبیر نەکەین کە بە درێژایی هەزاران ساڵە ئەو عقلیەتە پاوانخوازە یان خود بڵێن ئەو عقلیەتە دەسەڵاتدارەی پیاوسالاری بەردەوام لە ڕاستیدا تێکۆشانی ژنانی پێ هیچ بووە بەردەوام هەوڵی داوە کە بڵین ئیرادەی ژن فکری ژن بچەوسێنێتەوە سەرکوتی بک بەڵام ژنان لێرەدا گرنگ بوو کە ژنان بە دەستی خۆیان بەڕاستی ئەم عقلیەتە ئەم تێڕوانینیان لە بەرامبەری ئیرادەی ژن بوونی ژن ناسنامەی ژن گۆڕی یانێ بوو بە هۆکارێکە ئیدی ئەو عقلیەتەی کە لە بەرامبەری ژناندا کە من زۆر جار گوێبیستی ئەوە بووم کە بڵێن باسییان لەسەرەوە کرێ ژن و ئازادی ناتوانرێ پێکەوە پێناسەی بکرێ یان خودەوەی کە ژن کوا دەتوانێت ئازاد بێ ژن کوا دەتوانێت تێکۆشان بکە بەڵام لە ڕاستیدا ئەم شۆڕشە ئەم فەلسەفەیە لەژێر بڵین بە دروشمی ژنجیان ئازادی ئەمەی گۆڕی وای کرد کە تەواوی کۆمەلگا هاتنە سەر شەقامەکان تەواوی کۆمەلگەی تر باوەڕیان بەوە هێنا کە تاکو ژن ئازاد نەبێ ناتوانێت کۆمەلگە ئازاد بێت ناتوانێت هیچ نەتەوەیەک ئازاد بێ دروشمی ژنجیان ئازادی لە زیندانەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێراندا چۆن ببێتە دڵنگی ژنان لە ناو زیندانەکاندا یعنی دەزانین کە لە ڕاستیدا وەکو باسمان کرد دروشمی ژنجیان ئازادی خۆی لە تەواوی جومگەکانی کۆمەڵگەدا خۆی بەجێ کردووە یەک لەو شوێنانەیش کە ئێمە باسمان لەسەر کرد ڕژێمی ئێران بەردەوام بەدووە بڵین لە ماوەی ئەم 40 ساڵە یان خود بڵین زیاتر لە 40 ساڵەدا هەوڵی داوە کە ئەو شوێنە بکاتە شوێنێک بۆ لە ناوبردننی کەسانی پێشەنگی کۆمەڵگا بۆ سەرکوتکردنی ئیرادەی پێشەنگی کۆمەڵگە بەڵام لە ڕاستیدا نەیتوانی ئێمە ئەمەمان بینی ئەم بڵین شکستی ئەو سیاسەتەی ڕژێمی ئێرانمان لە کەسایەتی وەکو شەریفە محەممەدی وەکو پەخشانی عزیزی وەکو زەینەبی جەلالیان کە بەدەیان ساڵە لە زیندانەکانی ئێراندا بەرخۆدان دەکات لە کەسایەتی شیرینی عەلەمهولیدا بینیمان لە کەسایەتی وریشە مرادیدا دەبینین بەڕاستی کە بە چه شێوازێک بڵین ئەوان لەسەر ڕێچکەی ژنجیان ئازادی ئەو سیاسەتە سەرکوتکارانە ئەو سیاسەتە پەردەوازەکردنەی ئەم ڕژێمە و هاوکات چەوسێنەری ژنان بە چه شێوازێک کۆتایی پێهات بوو بە ناوەندێک بەڕاستی بۆ بڵاوبوونەوەی دەنگی ئازادی ئەوە ڕوونە دەسەڵاتی باشووری کوردستان هەردەم ڕێگە خۆشکەر بووە بۆ کوشتنەکانی ژنان بۆ زیادبوونی ئەقڵێتی پیاوسالاری ئەمەش بۆتە هۆی بەرزبوونەوەی ئامارەکانی کوشتنی ژنان لە چەند ساڵی ڕابردوودا بەڵام ژنان لە باشووری کوردستان با دروشمی ژنجیان ئازادی و بە شۆڕشی ژنجیان ئازادی هەردەم لە هەوڵی کەمکردنەوەی کوشتنەکان و هەوڵدان بۆ ئازادیدا بوون.